ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکانی خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق دەست پێ دەکات. ئەوەش بەو مانایە کە لە داهاتووی نزیکدا بەتاوتوێکردنی مادە و بڕگەکانی ئەو بودجەیە لەلایەن لیژنەی پەیوەندیداری ئەنجومەنەوە داخرێتەوە کارنامە و پەسەند دەکرێت. ئەحمەد سەفاری بڕیاردەری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران بەڕاگەیاندنی هەواڵی خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای بودجە ئاماژەی بەوەدا کە لیژنەی دارایی پرۆژەکە تاوتوێ دەکات و دواتر پرۆژە پێشنیازکراوەکەی حکوومەت و پرۆژەی لیژنەی دارایی پێشکەشی پەرلەمان دەکرێت بۆ پەسەندکردنی باشترینیان. پرۆژە یاسای بودجەی ئەمساڵ بە گوژمەی 150 تریلیۆن دینار دیاری کراوە کە بەرامبەرە بە 103.4 میلیارد دۆلار. لەو ڕێژەیەش 70 تریلیۆن دینار کورتێنانی بودجە هەیە کە دەکاتە زیاتر لە 48 میلیارد دۆلار کە ڕێژەکەی دەکاتە لە 146.6 کۆی بودجە. بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو خەرجیەکانی عێراق 150 زیادیان کردووە، بەڵام لە پێناوی پڕکردنەوەی کورتێنانی بودجەدا باج خراوەتە سەر موچەخۆران و تەنانەت خانەنشینانیشی گرتووەتەوە. بە پێی یاسای 112 ساڵی 1982 خانەنشینی دەبێت موچەی خانەنشینان لە هەر باجێک ببەخشرێت، بەڵام لە پرۆژە یاسای ئەم ساڵدا دەست بۆ موچەی ئەوانیش براوە. بە پێی یاسای بودجەی ئەم ساڵ بانکی ناوەندی نرخی دۆلاری بەرامبەر دینار لە 1190 دینارەوە بۆ 1450 دینار بەرز کردەوە، بەوەش موچەخۆران لە 125 موچەکانیان لەدەست دەدەن. بەو پێش عێراق وڵاتێک نییە کە ژێرخانی ئابووری لە کەرتەکانی کشتوکاڵ و پیشەسازیدا بتوانێت ڕێگری لە چوونە دەرەوەی دراوی گرانبەها بکات و هەموو هاوردەکانیش بە دۆلار. ڕاستەوخۆ نرخی کاڵەکانیش گران دەبن و موچەخۆران لە 140 موچەکانیان بە پێی ئەو پرۆژە یاسایە لەدەست دەدەن. لە پرۆژەکەدا بودجەی بەکاربردن 120 تریلیۆن دینارە، زۆرترین بودجەش بۆ کەرتی وزە، نەوت و کارەبایە کە لە 132 بودجەکەیە. خزمەتگوزاری لە 190، ئاسایش و بەرگری لە 116.8، کارگەڕی و قەرزەکانی ناوخۆ و دەرەوە لە 114، کارتی پەروەردە لە 107، کارتی تەندروستی لە 104، کارتی پیشەسازی لە 100.9 و کارتی کشتوکاڵ لە 100.5. ئەو ژمارانش بۆمان ڕوون دەکاتەوە لە حاڵەتی بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار حکوومەت هیچ بەرنامێکی ستراتیژی بۆ باشترکردنی کەرتەکانی پیشەسازی و کشتوکاڵ نییە تا بتوانێت دراوی گرانبەهای وڵات بپارێزێت و لە ناوخۆدا کاڵا و بەرهەمی جێگرەوە برەو پێ بدات. ئەوەش دەری دەخات حکوومەت تەنیا دەستی بۆ گیرفانی موچەخۆران بردووە. لەم حاڵەتە پڕ لە قەیرانەی عێراقدا کە متمانەی نێوان باغدا و هەولێر لە ئاسێکی نزمدایە و لایەنە شیعەکانیش دژایەتی پشکی هەرێمی کوردستان دەکەن لەو پرۆژە بودجەیەدا. نەبوونی ڕێکەوتنێکی ڕوون کە تێیدا هەردوولا لەسەر بنەماکانی دەستور نەوت و داهاتی ناوخۆ ڕادەسی خەزێنی هاوبەش بکەن و بە پێی پشکی هەرلایەک ئەرک و مافەکان لە مادە و بڕگەکانی بودجەدا دیاری بکرێت و بە دانانی میکانیزمی شەفاف و گونجاو جێبەجێیان بکات. پشکی هەرێم لەو پرۆژەیەدا دەکەوێتە مەترسیەوە کە چەندین ساڵە بەرپرسانی هەرێم بە بیانی سربەخۆی ئابووریەوە پشکی کوردستانان خستووەتە مەترسیەوە، جگە لە بەرزکردنەوەی دروشمی ناسۆنالیستی ڕێگە چارەیەکیان بۆ باشترکردنی بژێوی دانیشتوانی هەرێم نەگرتووەتە بەر.